عزيزەکەم منت خستنەوە ئەم گێژاوە بۆچی هۆگری خۆتت کردم بۆچی بۆچی بۆ ئێستاش چاوەڕێم بیتەوە هەر وەکو جاران بتبینمەوە چرخی زەمان تۆی بۆ کوێ برد و وەرەوە گیانەکەی من زووەرەوە نفست کرد کشتم سلام بۆچی گرفتمو باوکت لەوێیە؟ باوکی من؟ تۆ بە ماڵی کێ هاتووی؟ خۆشەویستێکی لە ڕادە بە دەرم بۆ سەفینی کوڕت هەیە هۆشنگم هۆشنگ کوردی و هەستە بابڕ هەستە شتەکەی لێرە ڕۆژە تو ڕۆیشتی لۆ هاتێرە هەستە نەیابووە سەرباز لە کۆمپانیای من گەورە بوو بە پارەی من گەورە بوو دەویست بە پارەی من تەجاوز بکاتە سەرناموسم وەزعامە تێلانە خە پێم ناڵێ وەزعە هەم خەتای داکتە ئەگەر داکت ڕووی بدابایە و کۆنتڕۆلی بابتی کردبایە وەزعی ئەوها نابوو بلە گیان خەتە لە بابیشم هەیە بەڕۆژ حەتا شەوێ لە مەیخانەکانە لەگە برادەری خراپە ئەوەش خەتابارە بە خۆت باش دەزانی یعنی تو هێشتا پشتی داکتەگری پشتی ناگرم نا پشتی ناگرم بەس ئەوە ڕاستیەکەیە وڵی کوڕم ئەوەی لەوەتی ئەمن بەبیرمە داکرد قەت بابتی خۆش ئەرێ بەسە پلە گیان بەسە شێت بووم بچمە دەرێ نەداشە. بێزارم مەکە بەسە مۆزعی ببڕێنەوە دانشە کوڕم دانشە ئەتوت چ بکەیت خەتای توت تێدایە پلە مۆزوعەکە دەمێ لەگەر باسکەم بڵێ کوڕم چییە ئەمن دەمەوێ ژینی بێ ئێ وەڵا پێم خۆشە چییە کچی چییە ئایلە چی کوونە جارە پێم بڵێ ئەوان عایلەکی باشن شانسی من عایلەکی زۆر باشن کوڕم ئەمن لۆ دەچمە داخوازی خەمت نەبی ئەوە مشکلەیە مشکلە ئەو مشکلەیە زۆر گەورەیە هەل نابی بە تو هەل نابی ئەوان داکو بابمیان دەوێت بە تو هەل نابی خوا گەورەیە کوڕمەڵە تاوکە ئەوە چۆ دەرە بابم وەرە بڕۆ ببینەوە ئاوە بابە ئاوە ئاوە بابە ئاوە ئەمەی کوشت پشتەوە نووسێ بزانم چیت وەی مردم ئەلۆ باش پورە سوعات هۆشنگم دەوێ بەڵێ هۆشنگ تەلەفۆنە کوڕ هاچێنەر گیان وەرە پارەگەیشم پێتە باشە بە چاوان ئێستا بەڵام زووە ئێستاەوە هاتمەوە هاتم ها بابە ئەم دەسمە دەری دەڕۆم دانیشە وەرە دانیشە وەرە دانشە وەرە برام دانشە لۆ هەستە وەرە دانیشە وەرە ئێستا تو لەو بەزمەیە کرد برا من ساعت لێرە بەسە دە دانیشە لە ماڵی خۆت وەڵڵا تۆمەت کوشت بێزار بووین دە بەستە لە ماڵ و حاڵی خۆ دانیشە بوری
زۆر ئاگە لە بابم بی ئەم ئیشەکە باتە پێشێ بڕۆم باشە بڕۆ با دەکە شتەکان قەپات کردیا قەپاتم کردە کوڕ بڕۆ زۆر ئاگە لێبی ئەچ ئاگەر لە خۆبیت هۆشنگ باشە تێکەر هەم کەس نەبی کوڕم بەسەر چاو برام دەدانشە سعیتە بەس بزانم چێ باتی بەس بزانم حەز بێ بچمە دەرێ دانشە برام دانشە ئیستراحەت کە ئێستا پارۆنانە کردو دێنم ئیستراحەت بکە هۆشنگ چێنەر باشی باشم بەزە تلوها سەر لە خۆشێواندیە ئەو بۆنە ناخۆشە چێ لێت دێ ئێکورە چ بکەم چێنەر وەڵای لە بەش ژیانی باب ماگام لە خۆمە ئەوە چەند ڕۆژ لە دوی دەگەڕێ ئێ چ بوو دیتەوە خدارێ وەڵا ئاخیرە دیتمەوە کووە وەزای کووە خراپ زۆر خراپ لە چێ دیتەوە ئەتوا زۆی بینە لەگەڵ لای چت کرد تەلەفۆنم لێ کرد هێ چی گوت هۆشنگ تەلەفۆنم لێ کرد هۆشنگ نازانم کو پێت بڵێم هێدە قسەی بکە دەی هەزار قسەی خراپی لەسەر توی کرد گوتی هۆشنگ دەستی بڕیمە خیانەتی لێ کردیمە گوتی هۆشنگ ئەمنی خۆش نەویستیە کاو تەلەفۆنم دێ تەلەفۆن لۆستا تەلەفۆنە ژەکەمەوە تەلەفۆنم دێ ئێ کاکە پێم بڵێ بزانم لۆستا لە بۆت لێ لای دەکەم تەلەفۆنەکەم دێ کاکە بێسوودێ وەرە کاکە دەبم دێ ئەو تەلەفۆنەی فەرمو بزانم جواب دەداتەوە بەڵێ هۆشەنگم من هیچ کەسە بەنای هۆشەنگەوە ناناسم کاکە ئەو لە سەری قەپات کردیەوە ئەو کچە دڵی لە تو شکایە ئێلۆ کاکە گوناحم چییە کاکە منیش دەزانم گوناحی تو نییە گوناحی داک و بابتە ئەتویانی هیمال کردیە لۆی دەکاتەوە چی دەوێت لە من بەس دەمەوێت بتبین و کێشەکەت پێ برێم هەرچی دێ لە تەلەفۆن بیڵێ آخر ناکرێ نە دوور و درێژە دەمەوێت بتبینم هۆشنگ من شایانی خیانەتم ها پێم بڵێ خیانەتی چی خیانەت ئەگەر خیانەتم بکرد با تەلەفۆنتم لە بۆ دەکردەوە ئەی بۆ پشت تەلەفۆنە بۆ ناکردم ها آخر موبایلەکەم بزر کردێ موبایل مۆبایلەکەش لە لای منە ڕاست بەڵێ چێ دۆزیەوە سیرکە هۆشنگ ئێستا مۆبایلەکەت بە تەکسی بۆ نێنەوە بینی من و تۆ کۆتایی پیار ئیتر تەلەفۆن بۆ من نەکەیتەوە نانە تکا دەکەم ئەوە ئاخر جارت بەس دەمەوێت بتبینم باشە بێمە کوێ ساعتەش کەورە پارچ کۆلێژەکەی لێو دەتبینم باش بەس ئاگادار موبایلم لەکن نییە باشە باشە دەی خوات لەگەڵ چ بوو چیکەوە چێنە دەڕۆمەوە ساعتەش کە خۆم دەگۆڕم دەڕۆم باشە ئێ چی پێ دەڵێ دوای هۆشنگ بەس بمزانی بایە بە تەمای چیت هۆشنگ بۆ جێت هێشتم ئازیزەکەم منت خستنەوە ئەم گێژاوە بۆچی هۆگری خۆتت کردم بۆچی بۆچی بۆ ئێستاش چاوەڕێم بیتەوە هەر وەکو جاران بتبینمەوە چەرخی زەمان تۆی بۆ کوێ برد و وەرەوە گیانەکەی من زووەرەوە
لەیلا هۆشنگ حەیف کە من دڵی خۆما بە تۆ وامزانی خۆری منی کۆتایی بە هەموو دڵتەنجەکانم و بە تاریکی دڵمەهێنیت بەڵام حەیف کە ئاوا دەرنەچویت لەیلا جان بێدەنگ بە ئەزانیت کە بەڵێنت بە کەسێکگە بەرپرسی لە هەموو شتێکی ئەو لە دڵخۆشیەکانی هەتا لە فرمێسکەکانی و دڵتەنجەکانیشی بەڵام ڕۆژێک دادێ ئەو شتانت زۆر بە خراپی بیردێتەوە ڕۆژگار ئەو شتانت هەمووی بیت دێنێتەوە لەیلا دەلێگرە با قسەت بۆ بکەم ئەو ماوەی کە بزر بووم دەزانی من لەکوێ بووم پورێکمە بوو پێویستی بە گورچیلە بوو خۆ دەزانین لەو سەردەمە ئێستا زۆر زەحمەتە کەسێک کە بێکارێکی وا بکە زۆر گەڕام زۆر ماندوو بووم 2000 پیاوێکم دۆزیەوە چوومە لای و لە پارە قسەم لەگەڵ کرد بەڵام لەسەر پارەکە ڕێک نەکەوتی هەر لەوێش بوو کە مۆبایلەکەم بەجێهێشت 2000 پورێکم بوو ئەو ئێمەی لەو کارە ساتە ڕزگار کرد چیەوە شەنگ دەستی کردو بە گێڕانەوەی چیرۆک ئێستا چیە باوەڕم پێ ناکەی باشە مادام وایە بوو بە تەلەفۆنی کەسی چکە تەلەفۆنت بۆ نەکردم تەلەفۆنی چیت بۆ بکەم وا دەزای من ناو کێشەدام چێ فکری وەدەکا دیارە گرنگ نەبووم بۆت لەیلا تۆ لەلای من زۆر گرنگی زۆریش خۆشەویستی بەڵام چارەم نەبوو باشە تۆ بای چیت دەکرد ئۆشنگ وەبزانم تۆ لە من تێناگەی من پێتەڵم لە لای باوکم شکام تێبگە ئیتر ئێمە باجی زۆرماننا لە پێناو سمعەتی عایلەکەمان کەچی ئێستا تۆ بتەوێت بە ئاسانی بیت و من پشکێنیت دێمە لای باوکت و قسە لەگەڵ دەکەم ئەوە هاتی تۆشنگ پێتەڵێ وەرە داوای باشە دێمە داوات کەی چەند ڕۆژێکم پێویستە چەند ڕۆژێک یانی چی یەک ڕۆژ دوو ڕۆژ 100 ڕۆژ کەی دە پێم بڵێ لەیلا تەنها چەند ڕۆژێکم پێویستە تەنها چەند ڕۆژێک بۆچی خۆ ناکرێ وازە پوریشم بێنم بەجێ بێڵم تۆ باشی خۆت بۆ پورت سەلماندووە ئێستا کاتی ئەوەیە خەم لە ژیانی خۆت بخۆیت بۆچی پورت کەسی کەی نی بێجگە لە تۆ خەمی بێت ئەو چەمەندارێکی کچکەی هەیە مێردەکەشی پشتی بە ئێمە بەستووە ئێمە پشت و پەنای ئەوین خۆ ناکرێت پشتی لێ بکەم هۆشنگ یەیتە داوام یا بۆ هەتایە واز لە یەک بێنین لەیلا تۆ بۆسە باقسەت بۆ بکەم تەنها چەند ڕۆژێکم پێویستە تەنها چەند ڕۆژێک ئاخر ئەم جارە کۆتا جارە ئەبێ بەڵێنم پێ بیت بەڵێن بێت کە بێمە داوات باش باشی بابا بەخێر وێ سەفین بابە شتەکەی دەبێ پێ بڵێم لە باسکە کوڕی خۆم ئەم لە کچەم خۆش ناوێ تۆ بەڕاستی تا بەڵێ بابەجان باشە لۆ لە بەردەمی گۆتە دەتون خۆش نوێ بابەجان ئەمە لەبەرەوەی بم گۆ نەمیز بشتێتەوە سەفین بابەکەی من خەڵک ساحب شەڕەف و ناموسا ئەتوو لەگەڵ کچی ژوانت دانا چوونە دەرێ هەر غەڵەت بوو ئەو چوونە دەرێتە بابەجان بەخۆی گۆتی وەرە بابەکی ئەو ئەتی خۆش دەویست دڵت بەدەست بینی ئێستاش هەموو زۆرت لێ ناکەم ڕاستە لە بەردەمی ئەو گۆتت خۆشتم لێ سەفین خۆ بە تەمانی یاری بە شەڕەف و ناموسی ئەو قسەی بکەی ئەگە وابی ئەتوو لەو ڕۆوە کوڕی مننی دەتەوێت بۆ ئاخری عمرێ حەیان بێنە ناو خەچی بابەجان ئەتوو گەورە و سەروەری مەی ئەمە کۆحایە تو دەبم گورە کاکە کاتی خۆی گەورە و سەروەری گۆ بوو گورە وەڵڵا ئێستا لەو ماڵی هەست دەکەم کەس ڕێزم لێ ناگری کەس احترامم ناگری ئەدی ئەوە نییە بە خۆت و بە خوشکت ڕێگەی غەڵەتتان گرتیا ئەو تەلەی لێ خوشکت لە کولیەی پەیوەندی لەگە کوڕەکی دانایە کوڕەکەش بەجێهێشتیە جەنابیشت لەگە کچەکی جوان دەبەستی بچێت دەرێ و کاری ئەستەغفیر الله خوایە ئەستەغفیر الله بەڵێ ئەو کاتت باش کاگە حسان ئەو کاتت باش چێ جەنابەت من باوکی هەنارم هەنار هەنار چێیە لە سەفینی کورد پرسە دەزانی هەنار چییە بەڵێ باشی سحەتی جەنابەت کووە زۆر باشی سوپاست دەکەم بڵێ ئەمریکا کاگە حسان ڕەنگە تو ئاگادار نەبی کچەکەم و کوڕەکەت هەڵەیەکی گەورە دەکەن
من ئەوەنداری زۆر تووڕە بووم بەڵام پاشان پرسیارم کرد کە ئێوە خانەوادەیەکی زۆر باشن ڕێک و پێکن بە تایبەتیش کاک سەفی بۆیە پێم باشە ئێوە بە شەرعی بێنە داخوازی کچەکەم. باش بە چاوان ئیشاڵە لەو ماوەی یەکتر دەبینین هەموو کۆتایی بە هەموو شتێکی دێنین بە چاوان. زۆر باشە ڕۆژێک دیاری دەکەین لە خزمەتتاندا دەبم. زۆر باشە خوارد لەگەڵ بڕە ئەوە بابی هەناری بوو پیاوەکی زۆر باشە زانە لە دوو شەڕف و ناوس خۆیەتی دەڵێ با کاتێکی دیاری بکەین ئەو بابەتی ببڕێنەوە. بابە ژیان ئەم پێم گوتی ئەو کچەم خۆش ناوێ. کوڕە خۆ بە کەیفی تو نییە پیاوەکی زۆر باشە معقولە دەبی ئەو بابەتەی کۆتایی پێبینی کوڕەکەم. باشە بابەجان خوا گەورەیە. باشە دێڵدەی. دەستان خۆشی برا ئێرەم لۆ خایانکەنەوە براتخوا دوای ئەتش ئەو لای پاکەوە باشە برا تاوە دەستەکانتان خۆش. ئەلۆ ئالو باش چێنەر باشی ئەو شەنگجان ئەحواڵت کا لە چێن دەری نادوینە ئەو شەنگجان ئەوتەمە ئاوردەوە ئەوە وەرە برا وەرە. هۆشنگجان باشی ئەحواڵت ماشەڵڵا ئەو بۆ نەخۆشە و پۆشتەیە خێرە برا وەڵڵا هەر بەوای خۆم کردیوە بە قوڕان. ئێ چ بووە برا تازە لە کن لە لای هاتمەوە. ئێ چت کرد لەگە لای لای هەر دەری وەرە داخوازیم بە چ بچم نە بابم نەداکەم چێ بم لەگە خۆم. ئەو داک و بابەی تو زۆر مشکلەنە. چ بکەم چێنەر نازانم چێنەر بێزارم ئەوەندەی بە درۆ بژیم هەموو ڕۆژە درۆی لەگەر دەکەم. ئێ چار چییە برا چار چییە؟ چارە ئەوێ دەی بچم داک و با ماشکەمەوە هەر کوبی دەبی ئاشتیان بکەمەوە. ئێ دەست خۆش ئافرین ئەمش لە پشتم برا داوا بکە. چێنەر وەڵایی لە بۆ داواکاریەکی هاتیمە گوتم بەشکم لە کۆمپانیەکەم مامەت ئیشەکە بوو ئەمن و بابم لە خۆما پێ مەشغوڵ دەبی مەمنونە دەمەگەرەوە لە هۆشنگجان بەڕاستی مام کارمەندی پێویست نییە بەڵام من حەلەکە لۆ دەکەم قسەی لەگەڵ دەکەم بەشکم ئەنگۆ قعایلەی خۆتان پێک بینەوە بەشکم ئیشتان تەرتیب بی بەشکمە توش بچێ داوای لای لای پێک بێتن لە بۆ تو. وەڵای پێم خۆشە زۆری ژاگەم لە بامە گوتم بەشکم دێتۆ ناو ماڵ و منداڵی خۆی ئاگەی لەمە دەبی. هۆشنگجان ئەو ماوەی ئاگەر لە بابت بی دۆی وازە مەشروبی بینی و تەرچی کاتن بەخوای چێنەر زۆر ئاگام لێیە بابەتە مامی سوپرایزیشی وەکەم دەرم بەشکم مەشغوڵ بی خۆی لەبیر بکە. ئێ دەست خۆش بی ئەوها باشە ئەمیش بە مام دەڵێم ئیشاڵڵە ئیشەکە لە بۆ تەرتیب دەکەم. زۆر مەمنونە دەستەکانت خۆش عەزیزی من ئەمن ئیشم هەیە دەڕۆم ئیشاڵڵە دوای خەبەر لێ دەژێڕانە دەبم زۆر مەمنونم عەزیزی بەڕێزی خۆشەویستی هۆشنگجان. فەرموو بەیانی باش کاکە. بەیانی باش سەرچاو بەخێر بێ کاک سەفی. باشی یاخۆ بەخێر سپاس دەکەم. زۆر سپاس. لە وەختیشم گرتی ها ئەنا ئاساییە کاکە فەرموو. وەڵایی کاک سەفین شتێکە و دەمویست بۆت باس بکەم. فەرموو کاکە. کاک سەفین ئەو ماوەی شەوا خەوناتیتە چاو بڕوا بکە سەرباز لەبەر چاوم ون نابی هەتوو وەرە سەرباز لە پێش چاوی من دەست لە بۆ ناموس و سەرۆت و سامانم درێژکەی ئەخر چۆن ناتکوشم بڕوا بکە هەر کەسەش کە باید دێکوشم لە جگە لەوەش هەناری کچم بڕوا بکە هەناری کچم تووشی نەخۆشی دەرونی گۆ حتا سبینی خەوی لێ ناکەوی هەر دەگریێ بەداخەوە باشە چ بەمە دەکرێت کاکە کاک سەفین دەمەوێت ژیانێکی نوێی لێ دروست بکەم. بە چ شێوێ؟ پرسیارێکە لێ دەکەم. فەرموو. کەس لە ژیانت هەیە؟ لەبەر چ پرسیارە دەکەی کاکە؟ وەڵا هەروە گوتم تۆ تاکو ئێستاکە ژنندێنا گەنجێکی جوان ڕێک و پێک خەریجی کولیا چۆن بیرم لە ژنهێنان نەکردەوە؟ لەبەرەوەیە تا ئێستا بیرم لێ نەکردەوە لەبەر باری داراییم.
باری داراییم زۆر باش نییە. من پێشنیارێکم بۆ تەیە. چ پێشنیارە کاک عارف؟ بە خۆت دەزانی من تاقە کچەکەم هەیە، سەرۆت و سامانێکی زۆریشم هەیە. پێم باشە هاوسەرگیری لەگە هەناری کچە بکەی. هاوسەرگیری؟ بەڵێ. باشە کاک عارف، ئەمە تا ئێستا لە یەکتری تێنەگەیشتیە. کو بتوانم بڕیاری هاوسەرگیری بدەم؟ ئاسانە کوڕم. بە چ شێوەیەک ئاسانە کاک عارف؟ دەتوانین لەگەری دابنیشی لێ تێبگان. باش. با بیرەکی لێ بکەمەوە. زۆر باش. جارێ ڕۆ بە یارمەتیت. فەرموو. هەنار. بەڵێ. پێم ناڵێ بە تەمای چی؟ من؟ بەڵێ. وەرە با دانیشین بۆت باس دەکەم. ئەو بێدەنجێت لە چییە؟ قسەی بکە. جێم لێتە. دروستکردنی خێزانێکی پڕ لە خۆشەویستی. بەڕاستی لەو شتانی کە ڕوویدا و ماندوو بووم. تاقەتم نەماوە. هەنار باشتەکت پێ بڵێم. هیچ ڕووداوێ لە خۆڕە ڕوونادا. ژیان وەک فیزیایە. کار و کاردانەوە. ئەگەر بێتەوە بە خۆت کەسێکی خراپ بی ئەو خراپەت لەگەڵ دەکەن. و ئەگەر غەدریش بکەی ئەوە غەدر لێ دەکرێتەوە. قسەکەت ڕاستە؟ بەڵام لە هەموو بارودۆخێکیدا نا. زۆر جار هەیە خوا تەعالا تاقیت دەکاتەوە. دەڵە بزانم ئەو کەسە چەندە ئیمانی بە من هەیە. ئەو کەسە چەندە ئیمانی بە قەدەری من هەیە. بەڵام ئەو شتێکە بەسەرمە هات قەدەر بوو. ئێمە هیچ کات لەگەڵ کەس خراپ نەبووین. بەس خەڵک بوون غەدریان لە ئێمە دەکرد. باشە. چ شتێک لە مندا هەیە لە سەربازیدا نەبوو؟ ئەوە گرینگە. تۆ صاحب کەسایەتێکی بەرزی. بەڵام سەربازی ڕەحمەتی کەسایەتێکی نزمی هەبوو. تۆ کەسێکی عیزەت نەفست هەیە. بەڵام ئەو کەسێکی ڕوسوا بوو. تۆ کەسێکی دەستپاکی. بەڵام ئەو کەسێکی دەستپیس بوو. من کەسێکم دەوێە لە پشتم بێ. ماندوو بووم. ئیتر دەمەوێت پشوو بدەم. دەزانم ژیان پڕە لە شتی ناخۆش. ئەو شتە ناخۆشانە دەبنە سەبەبی ئەوەی کە ئێمە بکەوین. چۆکەکانمان بریندار بن. بەڵام بەو برینەوە کە توانیمان هەستینەوە و برینەکانمان چاک بۆوە، ئەو کات دەبێت شکری خۆی بکەین. بۆی کە ژیان دەرسێکی داوە بە ئێمە. ئەو برینە دەبێتە سەبەبی ئەوەی کە ئێمە بتوانین بەهێزتر لەسەر پێمان ڕابوەستین و باشتر بەرەو ئامانجەکانمان بڕۆین.
هەنار بوەستە سەفین بوەستە تۆ ئەگە کەسێکت خۆش بوێ خیانەتی لێ دەکەی سەرباز کەسێک بوو کە خیانەتی لە من کرد سەرباز کەسێک بوو کە بە خیانەتەکەی منی شکاندەوە هیوادارم لێم تێبگەی هەنار ئەنگۆ غەدرتان لەسەر بازی کرد تۆ ئەو قسەی دەکەی تۆ دەڵێ ئێمە غەدرمان لەسەر بازی کرد سەرباز خیانەتی لە من کرد سەرباز هاتە ماڵمان ویستی تعدا لە من بکە ئێستا تۆ دەگەڕێەوە بە من دەڵێ ئێوە غەدر لەسەر بازی کرد چی خیانەتی کرد سەرباز خیانەتی کرد ئەو کەسێکە خیانەتی کرد سەرباز بوو ئەو کەسێکە غەدری کرد سەرباز بوو بورە کەەوە بیرم دێتەوە ناتوانم لەگریە سەفین دەبم بە ئەو عەشقە ڕاستەقینەی کە تۆ دەتەوێ دەبم بە ئەو هاوسەرەی کە تۆ دەتەوێ من تەنانەت بە یەک ئەڵقەش بە تۆ ڕازیم بەس من ڕزگارکە من لەو حاڵم ڕزگارکە تکات لێ دەکەم سەفین خوای گەورە چی بێ باش بی ئینشاڵڵا لە ئەوە دەبی ئینشاڵڵا برام ئەو ها لە خۆت مەکە ئەو هەموو خەم خەفەتەی مەدەخۆت ئیشەڵڵا ژنەکی خانەدان و ڕێک و پێکت لۆ دەینم بەس یەک شتم بەجێ بکە واز لەو قوزەڵ قورتەی بینە بە قوربانت بم منشتم ناوێ هەموو شتەکە بە سایەوە بڕە ئەوە چییە کوڕم ئەوڕۆ خۆشترین ڕۆژی ژیانمە وەرە کوڕم بزانم ئەو ڕۆژە خۆشە چییە وەرە بابی من نەزانی ئەو ڕۆژە خۆشە چییە چییە ئەوڕۆ ڕۆژ لێدایکبوونی بابمە بابەجان بابەجان لەبیرتە هەموو ساڵێکە ڕۆژ لەدایک بوونم بوو دیاری جوانت لە بۆ دەینا ئەو ماڵت بە دەبدەبێ ڕەنگاو ڕەنگ دەڕازاندەوە ئەیکە ڕۆژی قوتابخانە بوو دەستت دەگرم و دەمت بردە بازار جامتا زری قوتابخانەت بۆ دەکڕی بابەجان تکای ئەو خۆشەویستەی جاران دروست بکەوە لەگەر داکم ئاش بەوە تکالێ دەکەم کوڕم ژیان وەکو خۆی نەماوە مرۆڤەکان هەمیان گۆڕان داکت ئەمنی وێران کرد دەڕۆ دانیشە بابە دانیشە دانشە بە ئەوڕۆ بە خۆشی بینە سەرێ ئەو دەچم شتی حازر دەکەم باشە نێلی بڕوە لە ژێرە شوانە حازرکە ئەمش تەلەفۆنەکەمێ و دێمەوە باشە باشە بخۆم باشە
دایکە گیان باشی؟ سپاس هۆشنگ تۆی؟ دایکە هەز دەکەم وەکو جاران نماوی. ناکوڕم تو جەرگی منی دای قەل لەگەڵ ئەولادەکەی ناگۆڕێ. ئەی باشە بۆ لە هەواڵم ناپرسی. بۆ نازانی کوڕم سوعادی پورت تۆی لە من کردووە. چەند جار دەڵێم کوڕم وەرە لای من بژی بەس تۆ نای نازان بۆ دڵت ڕق بووە. دایکە ئەتواز دەوانە بینە ئەمە دەمەوێت ژیانێکی نوێ دەست پێ بکەم. دایکە جا دەمەوێت بتبینم. تخوا؟ ئێدە باشە ئێستا وەرە بۆ لام. آخر دایکە جان چۆن بێم؟ ئەوڕۆ بابم هینایتەوە ماڵێ. بابم محتادی مەشروب و دەرمان بووە. چۆن بتوانم بێم ناتانم. ئەوڕۆ ڕۆژ لە دایکبوونیشی بوو. سیر ئەدو میلادیشی بۆ دەکە. کوڕم تۆ بەدبەختی باوکت کەلکی ئاوەدانی نەماوە. هۆشنگ کوڕم یاڵێ ڕەجارە خواف. هۆشنگ شتەکان حازرە. ئێستاوە دێم. ئەوە لەگەڵ چێ قسەتە کرد؟ چێنەری برادرم بوو. چێنەر بوو یان دایکت بوو؟ بەسە پلەجیان بەسە. یەڵە لە ئاشتان بکەینەوە. لۆ ئیشی گەورە دەکەی دە بەسە. ئەمن ئیشی گەوراکەم؟ بەسە بەس نامێت جەم لە هیچبی بەسە. وەرە دانشە. هەرێ بچم دا ئەو چای بینەوە بۆت سێوە. باشە باوکە گیان ئێستا تێیەکەم. زانە ئەوڕۆ ئیشەکەم دا لە سوت و چای لێ بێت چما بەسەرا. دەوا نییە ئەدی کا برات. وایە باوکە گیان. دەباشە. بەیانتان باش. بەیانی باش کوڕی خۆم دەوەرە تاخیر بووی. بەخێر بێ زاوای دەلای. چێ دەبینم ڕادەبێنی. دا کاکە گیان بەڵام جەوت خۆشە بۆ ئێوە ئەم نەر ناخۆم. بۆ؟ بابەجان بەڵێ ئەم داخلم دەبی بڕۆ. چێوە دەبڕۆی؟ کاک عرف تەلەفۆنەشی لۆ کردم هەندێکی شەریکەمانە. تەنانەکەت بخۆ بڕۆ ئەم کوڕەکە. بۆ نانی خۆتان بخۆن. ئەم بۆ نانی خۆتان بخۆن. یارە لەگەڵ ماڵی خەزوریە چەندانە بابا. دەگەڵ نانی خەزوری نایندێ. ئەو قسەت لە چییە؟ چاک دەکەین کوڕم. باشە بابەجان. کوت پێ باشەوە بکە. بڕۆ. بەس کاکە گیان پێشەوەی بڕێمە تۆ قسەت لەگەڵ باش. بڕۆ جێری ڕەنگە. دەبڕۆ. باش. زۆر بەجێکە. دەوەرکە. خدا بتاو پارێزی. هەروە لە خۆشی بتابینی. یا ها بزانم دەتەوێت چ بڵێ؟ سەفینجان ئەها مۆزوعێکم بۆ باس کردی هۆشنگ ئەوەی بەتەما بوو بێتە داوام ئەجا ئەمڕۆ تەلەفۆنی کرد فەقیرە مۆبایلەکەشی لێوم ببوو و تووشی کۆمەڵی کێشەی زۆر ناخۆشیش ببوو ئەجا وتم ئەو زەم چ بکەم؟ هیچ مەکە وەرە مەڕۆ وەرە بزانم. وتم ئەو مۆزوع لای باوکم باسکە کە قەرارە بێتە داوام ئەو زێستا بچم لای باسکە؟ نا بەس ئەمڕۆ پێی بڵێ شەرم نەمایە هیچ شەرم نەمایە بۆ شەرم نەماوە ئەمڕۆ پێی بڵێ باشە باش وەچی هاتمەوە بۆ خۆم قسەی لەگەڵ دەکەم باش باشە کاکە ئەم دەبێت ئێستا بڕۆم باشە؟ باشە جان دیاڵە جارە بێرمە دەخوا لەگەڵ دایە خۆشیان بە تەنایی ناکرێ دایکە دەمێ بگەڕەوە لای باوکم کوڕی من ئەو پیاوە هەموو گەنجێتی و عمری منی برد. ئێ باش ئەگەر بە حەقدا بڕۆین ئەتوش قەتاباری سەبر و ئارامتە بە لەگەڵی دانیشت بای کوڕی من بڕیاری خۆم داوە ناگەڕێمەوە لای پیاوە. دایە ئاخر لە پێناو من دەمەوێت ژن بهێنم کوڕم منیش دەمهوێ ژن هێناین تۆ ببینم بەس حسابی حاڵێکی منیش بکە ئەو پیاوە زۆر بێویژدانە.